بینەرانی ئازیزی پێشەنگ TV ئەم کاتەتان باش. من سوهام حسێن بەرنامەکانی ئەمڕۆ 8 تەمموزی 2021تان پێشکەش دەکەم. بەرنامەکانی ئەمڕۆمان پێکاتووە لە کۆمەڵێک بابەت و تەوەری جیاواز و چاوپێکەوترمان ئەبێت لەسەر ئەم بابەتانە. دانیشتنەکانی پەرلەمان و بڕینی موچە، کەمی ئەو خراپی خزمەتگوزاریە گشتیەکان لە کوردستان. جارێکی تر کۆچی بە کۆمەڵی لاوان بۆ دەرەوەی کوردستان. ئەمانە تەوەرەکانی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبن. ئێستاش سەرنووسری بڵاوکراوەی بۆ پێشەوە عەبدوڵڵا مەحموودمان لەگەڵا بۆ تاوتوێکردنی دانیشتنەکانی پەرلەمان و لێبڕینی موچە. عەبدوڵڵا مەحموود، ئەم کاتت باش. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. چەند جارێکە پەرلەمانی کوردستان دانیشتن ئەنجامەیە لەسەر موچە و سۆباسی لەسەرەکان، تەنانەت کۆبوونەوەی 18 کاتژمێریش ئەنجام درراوە. پێش ئەوەی لەسەر ناوەڕۆکی بابەتەکان قسە بکەین، پێم خۆشە سەرنجی ئێوە ببیستم لەسەر دانیشتنەکانی پەرلەمان بەگشتی. فەرموون. بەڵێ، جارێککە سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان. دانیشتنەکانی پەرلەمان ئەوانەی کە دەکرێوە بەردەوام کراوە، من پێم وایە زۆرتر دانیشتنی نمایشین کە دەیانەوێ ئابڕوو بۆ پەرلەمان بجێڕنەوە و ئامانجیش لەوەی کە ئەم دانیشتانەی پەرلەمان بەردەوامە. هەموو کەس زانێ لە کوردستاندا پەرلەمان کاریکاتۆرێک زیاتر نییە، لە کارتۆنێک زیاتر نییە، نە خاوەنی بڕیارە، نە خاوەنی توانایە، بەڵکە ئامراز و دەستگایەکی دروستکراوە بەدەستی حیزبەکانەوە. بەڵام دەیانەوێت لە ڕێگەی ئەو دانیشتانەوە کە بەردەوام دەیکەن، دەیانەوێت لەو ڕێگەیەوە بیان دووشت بکەن، لەلایەکەوە خۆڵ بکەنە چاوی خەڵکی کوردستان و لەلایەکەوە تایبەتی تر دنیای دەرەوە فریبدەن بەوەی کە گوایە لە کوردستاندا دەستگایەکی ناوی پەرلەمانە و ئەو پەرلەمانە دەستگایەکی شەرعیە و ئەو دەستگایە خەریکە یاسا دەردەکا، خەریکە چاودێری حکومەت دەکا و هەموو ئەمانە دەیانەوێت بەو دانیشتانە تەنها ئەم پەیامانە بگەێنن کە ئامانجیشیان لەوە هەیە. ئامانجەکەشەوەیە کە لەو ڕێگەیەوە دەیانەوێت کە دەسەڵاتی حیزبی و دەسەڵاتی میلیشیایی، دەسەڵاتی زۆری چەک لە ڕێگەی ئەم دانیشتانە و نمایشی پەرلەمانەوە بشارنەوە. بەڵام ئەو واقعیەتەوەیە کە خەڵکی کوردستان فریم ناخوات. دەزانن کە لەم وڵاتەیە لە کوردستاندا حیزب هەمەکارەیە، ئەوەی کە پەرلەمان دەجوڵێنێ، ئەوەی ئەندام پەرلەمانەکانی دەجوڵێنێ، ئەوەی فایلەکانیان دەداتە دەست، ئەوەی کە قورمیشی پەرلەمان دەکات، تا ئەوەی کە هەر وەختێک بیانەوێ دایخەن حیزبە، دەسەڵاتی حیزبیە و ئەو حیزبەش کە زۆرترین لە ڕێگەی زۆر و داهاتی زۆرەوە زۆرترین کورسیەکانی لە هەڵبژاردنێکی نمایشیدا بەدەستێناوە، دەسەڵاتی یەکەم بەرز ئەوە ئەتوانێت دایخە، ئەتوانێت بیکاتەوە. بۆیە ئەوەی کە لە کوردستاندا هەیە پەرلەمان خاوەنی هیچ تەعهوداتێکەتانیە بە پێچەوانەی ئەگەر لە وڵاتانی دنیا بەشێک لە وڵاتانی بۆرژوازی دنیا کە هەیە لە چوارچێوەی نەزم و نیزامێک کە خۆیان داناوە، ئەگەر جارجار پەرلەمان لەوێ خاوەنی تەعهوداتێک بێ، ئەگە بتوانێت حکومەت هەڵبوەشێنێتەوە، بتوانێت سەرۆک وەزیران بانکە، بتوانێت یاسا دەرکا، بتوانێت چاودەر بێ بەسەر زۆر لایەنەکان و ئەو بڕیارانەی کە پەرلەمان دەری دەکات لە کوردستان، بێگومان پەرلەمان نەئەتوانێت لە کەس بپرسێتەوە، نەئەتوانێت حکومەت هەڵبوەشێنێتەوە، نەئەتوانێت چاودێری کارەکانی حکومەت کاوە. لە 29 ساڵی ڕابردووشدا بە تەجروبە دەرکەوتووە کە پەرلەمان نەیتوانیوە هیچ ڕۆڵێک ببینێت جگەل لە ڕۆڵێکی نمایشی، جگەل لە ڕۆڵێکی کارتۆنی کەوای لێ هاتووە بووە بە مەهزە لە بەرەس هەموو کەس وەر کەسێک تەماشا بکارە زانێت کە پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی هیچ کارە و هیچ لە باردانە نەبووە. هەڕە عەبدوڵڵا، هەنێ لە فراکسیۆنەکان پێداگریەکەن لەسەرەوەی کە پەرلەمان بڕیار دەرکات لەسەر کۆتایی هێنان بە لێبڕینی موچە، بەڵام ئەمە ئەنجام نەدراوە. بەڕای تۆ هۆکاری ئەم پێداگریە و قبوڵ نەکردنی لە چیەوە سەرچاواگرێت؟ بەڵێ، سەرەتا بڵێم کە خودی لێبڕینی موچە بە لە ڕێگەی یاساوە نەکراوە. ینی پەرلەمانەکە تاو پەرلەمانە کارتۆنی کە هەیە ئەم کۆنە بۆتەوە لە چوارچێوەی هەڵسەنگاندنی دۆخی هەلومەرزی کوردستاندا بێ بڵێجا ئەم وەسیەتە کە هەیە پێویستی بەوە هەیە کە ئێمە
موچە ببڕین یا پاشەکەوتی موچە بکەین بە یاسا نەکراوە بەڵکە بە تەواوەتی بڕینی لێبڕینی موچە دواخستنی موچە پاشەکەوتی موچە هەموو ئەوانە نایاسایین بە نایاسایی کراون و بە پاساوی جۆرا کە حیزب هێناویێتەوە ئەم موچەیان بڕیوە لەوانە بۆ نمونە پاساوی جۆرا لە چەشنی ئەوەی کەوتویانە نەوت نرخی دابەزیوە لە بازاردا شەڕی داعشەیە بەغدا پارە نانێرێ ئاوارەیەکی زۆر لە کوردستاندا هەنکاری خوار و ناوەڕاستی عراقن کە هاتوون ئەمانە بوونەتە گوشارێک لەسەر هەرێمی کوردستان ناتوانێت بیدە بەو پاساوانە موچەیان بڕیوە لە حاڵێکدا خودی کەسانی شارەزا هەتا ئەو کاتەش کە هەموو ئەو فاکتانەی کە باسم کرد لە دابەزەی نرخینەوت و هەموو ئەوانەوە شارەزایانی بواری ئابووری بەپێی ڕایان گەیاندووە چەندجار نیشانیانداوە بە بەڵگەوە کە بەو حاڵەشەوە دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا دەتوانێت موچەی کرێکاران و کارمەندان و تەنانەت خزمەتگوزاریەکانیش دابین بکە بەڵام ئەمان خۆیان لەوە زیوەتەوە کە دیارە لە ئێستادا هیچ کامێک لەو پاساوانە نەماوە ئەگەر ئەو کاتە نەوت سعری دابەزی بوو وەک خۆیان وەک ئەوان دەڵێن وەک دەسەڵات و کادرەکانیان دەیانڵێ ئێستا نرخینەوت لە سەروی $70 شەڕی داعش نەماوە لەگەڵ بەغدا گوایە ڕێک کەوتون ئاوارەی بە جۆرێک لە جۆرەکان کەمترە یعنی خودی پاساوەکانیش نەماوە بەڵام لێبڕینی موچە هەرماوە بێزگە لەوەی کە لێبڕینی موچە ماوە هاوکات دواخستنی موچەشەیە ئەنی تا ئێستاش موچە دوا دەکەوێت و تەنانەت ئەمە تازەش نییە لە ساڵی 2015 تا ئێستا ئەم حاڵەتە هەر هەیە بەو پاساوانە نەیانداوە بۆیە ئەساسی مەسەلەکەوەیە کە بێت بە یاسایی نەکراوەتە ئەمەم بە یاسایی بیکەنەمە یەک دووەم مەسەلەی موچە لە پەرلەمانەوە دابین ناکرێت دابینبوونی موچەی کرێکاران و کارمەندان و باقی خەڵکەکەی کە لە کوردستاندا لە پەرلەمانەوە ناکرێت تەنانەت هەر چۆنێک بەڵکە ئەمە لە شەقام دەکرێت من یەک نمونەی سادە بێنمەوە کاتی خۆی لە هەفتەی شوباتە وەختێک خەڵک هاتە سەرجاددا وەختێک ناڕەزایەتی دروست بوو دەسەڵاتی سیاسی بۆ یەکەمین جار بوو تووشی لەرزە بوو لە ساڵی 1992 تا هەفتەی شوبات بۆ یەک جار دەسەڵات تووشی ئەو لەرزەیە نەبوو لەوێ تووشی لەرزە بوو کە خاتمەیدان لەوێ کۆمەڵێک بەڵێنیدا لەوێ کۆمەڵێک وعدەیدا کە دیارە پابەندی و وعدانەشی نەبووە ئەو پەرلەمانە بەڵام مەمەستم وەیە کە بڵێم تەنها لەژێر گوشاری ناڕەزایەتی شەقامدا لەژێر گوشاری بزوتنەوەی جەماوەری کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و دەستەنگدا لەو ڕێگەیانەوە کە خەڵک ئەچێ بەردەمیان دەگرێت گەرویان دەگرێت دەتوانن خواستی موچەیان بەس وایان لێ بکەن موچە لە کاتی خۆیدا بدرێت وایان لێ بکەن واز لە بڕینی موچە بێنن وایان لێ بکەن کە واز لە دواکەوتنی موچە بێنن ڕێگەکی لە پەرلەمان ناکرێت خودی پەرلەمان ئەفوم کە باو قسەیە بکەم خودی پەرلەمان ڕێگەیەکە لەوەی کە خەڵک موچەی نەبێ ئەو هەموو داهاتەی دەرخواردی پەرلەمان و ئەندام پەرلەمانەکان و لستی خانە نشینان و خزمەت ئیمتیازەکانیان دەدرێ ئەگەر نیوەیەوە بگردرێتەوە لانیکەم کەم ئەندامان وەزیان باشتر دەبێت بۆیە کێشەی موچە لە پەرلەمان ناکرێ و لەسەر لە شەقامەکاندا دەبێت دەست پێ بکرێ و ئەوان دەتوانن زامنی گەڕانەوەی موچە بکەن هاوڕ عەبدوڵڵا دوو ڕۆژ لەمەو پێش هەندێک لە ئەندام پەرلەمانەکان دانیشتنی پەرلەمانیان بەجێش لەبەرەوەی کە لێبڕینی موچە نەخراوەتە دەستوری کاری پەرلەمانەوە بۆ چونتان لەسەر و هەڵوێستە چییە؟ طبعا ئەم هەڵوێستە کە دەتوانین بڵین بەشێکە لەو هەڵوێستانەی کە زۆرتر ئەو هێزانەی کە خۆیان بە خۆیان دەڵێن ئۆپۆزیسیۆن ئەوانە زۆرتر لە خۆیانی نیشان دەرن تا ئێستا نەمان بینیوە لە تەنانەت لە اختلافاتی قوڵیشدا ئەو هێزانەی کە خۆیان دەسەڵاتن نەبووە کە قاعی پەرلەمان بەجێ بێڵن بەڵکە زۆرترەوانە و هێزان کە ئۆپۆزیسیۆن کە دیارە ئێمە زۆرمان بینیوە بایکۆتمان بینیوە تەپڵکوتانمان بینیوە بتڵ هاویشتنمان بینیوە فیکە کێشانمان بینیوە هەموو ئەوانەمان بینیوە لەژێر ناوی ئەوەی کە کۆبوونەوەکانی پەرلەمان لابخەن تا دەگاتەوەی وەکو تۆ وتت بایکۆتی پەرلەمان کەن و بچنە دەرەوە ئەوە لایەنێکی لایەنێکی کەشەوەیە کە تەڕەفی بەرامبەریش گوشاری هێناوە ئەوانەی کە مەسمێنێک ئەوانەی کە لە سەڵاتدان لە ژێر ناوی پاراستنی شکۆی پەرلەماندا ڕێگریان کردو بۆ نمونە لەوەی کە ئەندام پەرلەمانێک چێتە ژوورەوە یا هەوڵیان داوە حەسانی لە بسێنەوە تا دوایی لە هەردوو حاڵەتەکەدا چ ئەوانەی کە سونەتە دەرەوە و چ ئەوانەی بایکۆتیان کردو و تەپڵیان کوتاوە چ ئەوانەش لە ژێر ناوی ڕێزدانان و شکۆ بۆ پەرلەمان بەرگری لە پەرلەمان دەکەن هەردوو لایەن ئامانزیان هەیە سێ ئامانزیان هەیە بە بۆ چوونی من سێ ئامانزی دیاریکراو کە پێم خۆشە بیان ژوێرم یەکەمیانەوەیە کە خودی ئەو ململانەی کە لە پەرلەمان دەکرێت
شەڕی ئەو حیزبانەیە کە لە پەرلەماندان بەتابەت ئەو هێزە ئۆپۆزیسیۆنەکان و ناڕازیەکان لە بەشی خۆیان بۆ بەش و پۆست. ئەمە یەکێکە کە دەیانەوێت لەو ڕێگەیەوە هاوکاتیش لەو ڕێگەیەوە دەیانەوێت چاوی شەقام دابخەن و چاوی ناڕزایەتی شەقام بۆ موچە و خواستەکانیان بگوازنەوە بۆ سەر بۆ ناوهۆڵی پەرلەمان. ئەوە یەکێک لە ئامانجەکانیانە. دووەمیان من پێم وایە بەشێکە لە ئێستادا ئەم ململانەیەکە لە پەرلەماندا هێزەکان دەیکەن و یان نمایش دەکەن بەزیالەوەی کە مزایدی سیاسی هاوکات کەمپینێکی پێشوەختی ڕاگەاندنی هەڵبژاردنەکانیشە کە بڕیارە لە مانگی دەی ئەم ساڵدا بەڕێوە بچێت. خاڵی سێیەم کە مەسائلی میحوەریە بە بۆچوونی من ئەویش ئەوەیە کە بەتایبەتی ئەو لایەنە ئۆپۆزیسیۆنان نەجارێکی کە دەیانەوێ خۆیان بە بزنەوەی ناڕزایەتی جەماوەری خەڵکی کوردستاندا هەڵبوازن. دەزانن کە خەڵکی کوردستان ناڕازیە و ئەو ناڕزایەتی چۆتە سەرەوە سەراسەریتر بۆتەوە، خواستەکانی بەرینتر بۆتەوە، تەنانەت گەیشتۆ بەوەی کە خواستی ڕاماڵینی ئەو دەسەڵاتە بە یەکجاری هاتۆتە سەرمێز. بەو معنایە بۆ ئەوەی ئەم سێ خاڵە بەمبەستیان ئەو سێ خاڵە بکەن ئەو ئامانجیان لەمانەیە ئەوەی کە شەڕی حیزبە بۆ بەشی پۆست کەمپینێکی ڕاگەاندنی پێشوەختە و هەوڵیشە بۆ ئەوەی کە خۆیان با بزنەوەی ناڕزایەتی جەماوەریدا هەڵبواسن. هەموو ئەوانە بۆ ئەوەیە بایکۆتە فیکە لێدانە تا دوایی. زۆر باشە. ئەگەر قسە لەسەر پەرلەمان بەگشتی بکەین، سەرۆکی پەرلەمان وتی کە وا پێ ئەنەینا سێهەمین ساڵی خولی پەرلەمانەوە، بەڵام تا ئێستا پەرلەمان توانیتی تەنها 21 بڕیار دەربکات. سربەخۆ لە هەموو ئەمانە پەرلەمان چەندێک ئومێدە بۆ خەڵکی کوردستان؟ بەڵێ بێگومان پەرلەمان نەکرد جێگەی ئومێد نییە بووە بە مەهزەلا بەرز خەڵکی کوردستان، بەڵکە خۆی دەتوانم بڵم کە پەرلەمان لە کوردستاندا بەڕاستی مۆتەکەیە دوومەڵە خۆی بۆتە کێشە بۆ خەڵکی کوردستان، ینی خۆی کێشەیە تەماشاکە داخراکرایەوە شەڕ بوو شەڕ نەبوو، چوونە ژوورەوە نەچوونە ژوورەوە، حەسانە هەڵگیرا هەڵ نەگیرا تا دوای، ینی خۆی بووە بە کێشە و بەجیالەوەی کە خودی پەرلەمان لایەنێک یا سەرچاوەیەکیشە بۆ لوژدانی داهاتی کوردستان، ئەوەی کە ژمارەیەکی یەکجار زۆر بە ئیمتیازات دیارە بە موچەی یەکجار زۆریانەوە کە هەموو ئەو ئەندام پەرلەمانانێکی ئێستا باسی شەڕ دەکەن لەوێ هەر ئەوانە بوون ئامادە نەبوون ئەوە بەڕەوا ببینن کە کەم ئەندامێک 100,000 نەبێت بیان نەبەرچاوی خۆتان. ئەگە پەرلەمانێک تاکە بەقەدەر سەردەرزیەک جێگەی ئومێد بێ، ئەگەر ئەندام پەرلەمانەکان لەوێن ئەگەری بای سەردەرزیەک ویژدان لە ژیانیاندا بێ دەتوانن تەحملی ئەوە بکەن مانجێک کەم ئەندامێک بە 100,000 دینار بژی لە حاڵێکدا موچەی خۆیان 6 ملیۆن و 5 ملیۆنە بەجیال لەدەیان ئیمتیازاتی وەکو پاسەوان و ئیمتیازاتی کەی سەفەر و چیوچی بەشێکی ئەوەی کە خەڵک موچەی نییە لە ژێرگو شاردایە خودی ئەم پەرلەمان و ئەو دوومەڵەیە کە نێوی پەرلەمانی کوردستانە. ئەمە لایەنێکی کە 21 یاسایان دەکردو، بەڵام ئەو 21 یاسایە چین بابین پرسیارکەین لەوانەیە باسەوە بکەن کە بڵێن ڕەنجمان کێشا ماندوو بووین بڕیارمان دەرکرد دووسێ کەلیمەمان گۆڕی بڕیارەکانیان ئەمەیە، بەڵام تۆرە ئەسڵی مەسەلە با تەماشاکەین لە 29 ساڵی ڕابردوودا لە سوودی کرێکاران، کارمەندان، موچەخۆران، ژنان، لاوان، خانە نشینان کەم ئەندامان یەک دانە یاسانیە لەو پەرلەمانەدا دەرچوو بێت و پەرلەمان ئیمزای کردبێ یەک دانە یاساش نییە لەو بارەیەوە کە پێمان بڵێ لە قازانجی ئەوانە هەر بەو معنایە کرێکاران و کارمەندان و موچەخۆران و ژنان و لاوان و خانە نشینان و کەم ئەندامان و تا دوایی هیچ متمانەیەکیان بە پەرلەمان نییە کە ئەو ئەکسەریەتی خەڵکی کوردستانە و لە هەڵبژاردنەکانیشدا نیشانیاندا بە نەچوونیان و بە بایکۆتێکی فراوان نیشانیاندا کە نە هەڵبژاردنەکان و نەکایی هەڵبژاردن و نە پەرلەمان هیچ نین پوچن و جێگەی ئومێد نین. دووەم لە 29 ساڵی ڕابردوودا تەماشا بکە لە سوودی ئازادیەکان و لە قازانجی مافە فەردی و مەدەنیەکانی خەڵکی کوردستان یەک دانە یاساش دەرنەچوە بە پێچەوانەوە بۆ سەرکوتی ئازادیەکان و لە قاڵبدانی بۆ سەرکوتکردنی ژنان و تەنانەت قبولکردنی فرەژنیشیان پەسەند کرد لە پەرلەماندا. ینی تۆ حسابی تەماشایکە لە سوودی کرێکاران و ئەو تیپە کە من باسم کرد ئەمانە هیچیان نەکردووە، لە سوودی ئازادیەکان نەیان کردووە، لە قازانجی مافە فەردی و مەدەنیەکانی خەڵکی کوردستانیشدا تاکە هەنگاوێکیان نەناوە خەڵک چ ئومێدێکی پێ بێ. خاڵی سێیەم هەتا لە پەیوەند بە
واقعیەتی سیاسی کۆمەڵگەی کوردستانەوە کە هەر ڕۆژە لەشکری وڵاتێک، دەستگای جاسووسی وڵاتێک، دەستگای هەواڵگری لایەنێک لە کوردستاندا تەراتێن دەکەن. لە 29 ساڵی ڕابردوودا ئەم پەرلەمانە پوچە کارتۆنیە بە ڕەمزیش بە نەیتوانیوە ئیدانەیەکی ڕۆشن و مەحکومکردنێکی ڕۆشنی هیچ کامێک لەو دەستێشیانە بکە. باشە بە هەموو ئەو خاڵانەوە کە من بژاردم بەڕاستی هیچ ئومێدێک لەلایەن خەڵکی کوردستان یا زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستانەوە بە پەرلەمان هەیە بێگومان بە هەمان ئەو واقعیەتانەی کە من باسم کرد نەخێر هیچ ئومێدێک بە پەرلەمان نییە و خودی ئەو پەرلەمانە کارتۆنی وەکو دەستگایەک دەبێت لە چوارچێوەی بزوتنەوەی ناڕزایەتی زەماوەریدا بۆ کۆتایی هێنان بەو دەسەڵاتەوە و بۆ بەریستێنانی ژیانێکی باشە دەبێت ئەو پەرلەمانە بەڕاستی هەڵپێچرێ خۆ کارتۆنی کشە دیارە بەڵام ئەو کارتۆنەش دەبێت هەڵپێچرێ و نەمێنێ و بۆیە جێگەی ئومێد نییە تەنها وەک وەسیلەیەک ماوە بەرەسی ئەم حیزب بەرەسەڵاتدارانەوە و بۆ کایە و ململانێ و مزایدی سیاسی بەشێک لە ئۆپۆزیسیۆنیش ئەگەر نەخێر هیچ جێگەی ئومێد نییە بۆ خەڵکی کوردستان. عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە زۆر سوپاس بە بەشداری. سوپاس زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان جارێکی تر هەر بژین. بینەرانی ئازیز وچانێک و دێینەوە لاتان بۆ قسە و باز لەسەر خزمەتگوزاریە گشتیەکان لە کوردستان. بینەرانی ئازیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش تاوتوی خزمەتگوزاریە گشتیە سەرەتایەکانی کوردستانەکەین لەگەڵ محسن کەریم جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. ئەم کاتت باش محسن کەریم، لە 30 ساڵی ڕابردووە هەمیشە گشتیەکان هەبووە لە کوردستان و لە ماوەی ئەخیرا کەمی ئاو لە گەڕەکە هەژارنشینەکانی هەولێر کارەساتێکی تر بوو. بە بۆچوونی ئێوە لاوازی لە فراهەمکردنی خزمەتگوزاریە سەرەتایەکان بۆچی ئەگەڕێتەوە؟ زۆر سپاس. وەکو ئێوە ژاماژەتان پێکرد کێشەی خزمەتگوزاری دەمێکەیە لە سای حکومەتی کوردیا دەمێکەیە هەیە و هەمیشە بەشێک بۆ لە کێشەی خەڵک، بەڵام بە بڕوای من کێشەکە تەنها لە ئاوی هەولێر نییە. ئەم کێشەیە سەرتاپای کوردستانی گرتوێتەوە. دەسەڵاتێکە لە کوردستانە حاکمە، دەسەڵاتێکە بە هیچ شێوەیە خۆی بەرامبەر بە هاوڵاتیانی کوردستان بە مەسئول نازانێت. یعنی مەسەلەی دابینکردنی خزمەتگوزاریە گشتیەکان بە هاوڵاتیانی کوردستان بەشێک نیە لە ئەجندای ئەم حکومەتە و دەسەڵاتە. لەبەرەوە بێ هەر تاونەتایە کێشەیەک سەرهەڵات. لە زستانە کێشەی نەبوونی نەوت هەیە، لە هاوینا کێشەی نەبوونی بانزین بۆ سیارەکان و گرانبوونی هەیە، لە هاوینا کێشەی نەبوونی ئاو بابین کێشەی نەبوونی ئاو هەیە لە هەموو شارەکانی کوردستانە. ماوەی لەمە پێشە سێمانی بە هەفتەی جارێ ئاوە هاتەوە، لە زۆر گەڕەکی سێمانی یا زۆر بابین ناوچەی سێمانی شەبار حەڵ کێشەیەوە لە هەولێر جارێکی کەماتە سەری. بەردەوام کێشەی خدماتی جۆرا کارەبا کێشەی کارەبا کێشەیەکی بەردەوامە لە کوردستانی عێراقا سەربارەوەی کە دایان مەحەتە هەیە، سەربارەوەی کە سەدان ملیار دلار سرف کراوە، بەڵام لە هزار کێشەی کارەبا لە کوردستان حەل نەبووە. تا ئێساش مۆلیدە ئیژەکە بەشێ لە کارەبای خەڵکی کوردستان لە ڕێگەی مۆلیەکانەوە دابینەکرێت کە پارەیەکی زۆر لە خەڵک ئەسەندێت. یعنی من پێم وایە کە ئەسلی قەزیەکە ئەمەیە، حکومەتێکە هەیە، دەسەڵاتێکە هەیە، ئەگەر بکرێن نایە حکومەتی لێ بنەی دەسەڵاتێکی مشەخۆرە، تاوانچیە، گەندەڵە، هیچ مەسئولێک بەرامبەر بە خزمەتگوزاری گشتیەکانی خەڵک لە ئەستۆ ناگرێت. ینی هەموو شتێک خەسەخانە، مەسەن تۆ سەیری وەسعی خەسەخانەکان کە خۆ وێرانەیە کاولەیە بەڕاستی لە خەسەخانەکانی حکومەتە لە ماوەیەکی زۆر کەما لە ڕۆژە لە ماکی زۆر کەما تۆ خزمەتگوزاری پێشکەشەکرێ، ئەویش تەنها ینی پێداوی سەرەتاییەکان لە حەبی پارێزۆ هەنێک ئازارشکێنە دێ بە نەخۆش
و زۆر جار خەسخانە گشتەکان یا بڵین حکومەکان بوونەتە مەدانێک بۆ سات و سەودا و نردینە خۆش بۆ خەسخانە گشتی تایبەتیەکانی دکتۆرەکان ئەمە واقعەتی کوردستان و پێم وایە کە قسەتان لەسەر قسەکانی پارێزگاری هەولێر چییە کە ئەڵێ کێشەی کەم ئاوی دەسەڵاتی ئێمەتیانە زانی چۆنە ئەوان خوان دەبری مەسئول نین لەخوان لە شتێ دەست کێشەی کێ ئەربێ کێ حەلی بکە ئەگەر حکومەت نەتوانێت کێشەی خەڵک حەلکە کێشەی کەماوی حەلکە کێشەی کارەبا حەلکە کێشەی خەدەمات ئەیکێ حەلیکات یعنی قدرەتی قادر لە شوێنە کوێت و چارەسەرەکە معلومە لە هەموو دنیا لە بەرامبەر کارەساتە سروشتەکان لە بەرامبەر کارەساتە ئینسانەکانان دەوڵەت مەسئولە ئەبێت دەوڵەت تەمینی بکە بۆ ناتوانێت تەمینی کە مەسەن ناتوانێت بچێت بۆ نمونە هەرەوەی کە شاسوار بۆ مزادی سیاسی چێت 1000 تەنکەرە با بۆ نمونە بۆ هەولێر بۆچی حکومەت ناتوانێت دەسەڵاتی هەولێر ناتوانێت مەسەن 100,000 10,000 20,000 سیرات تەنکەر بێنە بەسەر ماڵانە یەکسەر هەر لەگەڵ بێئاویەکە درو تەوزیعی بکات یعنی بۆچی ناکرێت بۆ ئایا مەسەرەن مەسەلەی ئیمەرجنسی و حاڵەتی تەواری بەرنامەی هەموو دەوڵەتێک حاڵی تەواریە لە کاتێک کارەسات ڕۆیان مەسەرەن کۆمەک ئەگەێنرێ بۆ شوێنە خواردن ئەگەێنرێ ئاوە گەێنێ شتە گەێنرێ ینی بەڵام بەڕاستیم حکومەتە لە هیچ شتێک مەسئول نییە ئەمە کێشەکە یعنی تعلیقەکەی پارێزگای هەولێر بەڵای من ینی نیشانەی بێمەسئولیەتیم دەسەڵاتی بەرامبەر بە خەڵک بووە باکیان بە ژیان و بە گوزەران و بە باڵین بە پێداویستەکانی خەڵک نییە بۆیان مەسەلە نییە خەریکی دزین تاوانکردن خەریکن سەرەتی کوردستانە بن لە بانکانی دەرەوە خەزنیەکان خەریکن حیزبەکان دەست بەسەر سەرەتی کوردستان ئاگنەوە لەو لاشۆ خەڵکیان لە بارودۆخێکی سەختی ژیان و گوزەران و بێخەدەماتی ڕاگرتووە هاوڕە محسن هەر لە پەیوەند بە کێشەی کەم ئاویەوە لە هەولێر هەروەها لەم دوایانەدا بەرزبوونەوەی نرخی بنزینیشی هاتە سەرکەیەکی ترە لە گرفتە سەرەکیەکان لە کوردستان جوڵانەوەی نەوەی نوێ هاتە دەنگ و وەڵامدانەوە بە کەم ئاوی هەم بە تەنکەر ئاوی بۆ هەندێک لە گەڕەکەکانی هەولێر دابین کرد و هەمیش بنزینی بە هەرزانتر فرۆش لە بازارەکانی سلێمانیا لەسەر ئەم کارانەی بستنەوەی نەوەی نوێ چییە؟ زانین چۆنە بە بڕوای من ئەوەی نەوەی نوێ بەشێکە لە کەمپینی هەڵبژاردن بە بڕوای من نەوەی نوێ و سەرۆکەکەی و حیزبەکەی بەشێکە لە چینی سەرماداری کوردستان کە لەسەر بنەمای ستەمی چینایەتی لەسەر بنەمای بێمافیکرەکانی کوردستان لەسەر زەوتکردنی مافەکانیان سەرۆت و سامانی پێکەوەنەوە بەشێکە لەو سیستەمە سیاسی ئابووری کە کوردستان لەژێر سایه حزب میلیشیایە هەی بۆ ئەوی سوودمەند بۆ لی لەمە سوودی وەرگە من ناچمە سەر هەرێلایەن کە قسە و باسی جۆراوجۆر لەسەر ئەو هینە هەیە ئەو شخصیەتی ئەو کەسە و سەرۆتێک کە پێکەوەی ناوی هەیە بەڵام هەرەوەی کە ئەو بەشێکە لە سیستمی سەرمایەداری و بەشێکە لە چینی بۆرژوازی کوردستان معلومە کە و سامانی بەدەستیەناوە لەسەر ڕەنج و قوربانی و زەحمەتی خەڵک بەدەستیەناوە ئەوەی کە هاتووە مەسەڵەن چۆن هەر بۆرژوازیە کە ئەو کارێکی خێرخوازی بکەیان بە حەڵبێ ئەم بەتابەتی و هێزێکی سیاسی بەشێک لە پروپاگاندەی سیاسیە بۆ کەمپینی هەڵبژاردن کە بێت لە ڕێگەی دابینکردنی خزمەتگوزاری بڵێکەوە من ئەتوانم خزمەتگوزاریتان پێشکەشکەم بەم شێوەیە خەڵک چاواشە بکەوە خەڵک ڕاکێشی بۆ ناو پرۆسەی دەنگدان یعنی ئەگینا مەسەن معلومە کە بە 1000 تەنکەر کێشەی ئاوی کوردستان حل نابێ بە ئەمانە حاڵەتی تەوارین یعنی ڕەنگە کەسێ بڵێ جا زۆر باشە خۆ ئەو دانی کەم لە حاڵەتی تەواری هاتۆ کاری کردو بەڵام کاتێک کە تۆ ئەم کاری ئەوە خەیتە ناو پاکێجێکی گشتی سیاسی و کەم حیزب بە شوێنیەوەیەتی ئەو کاتە توانی بۆ دەرکەوە کە بەڕاستی ئەوە نییە کەم هاتووە کۆمەک بە خەڵکی هەولێرەکە بەڵکو لەم ڕێگەیەوە کە زۆر وەسایلی تر بار حڵتاقی کراوەتەوە لەم ڕێگەیەوە بێنێت مەسەن خۆی لای خەڵک خۆشەویستەوە جارێکی خەڵک بێنێتەوە بەناو پرۆسەیە کە خۆی منبوزە بێزراوە پرۆسەی انتخابات کە بەرحاڵ بێجگە لە ڕاگرتنەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەحزابی میلیشایی شتێکی لێ سەوزنایە بۆیە پێما ئەم کارەش ینی ئەگەر وەکو کارێکی ئینسانی تەماشای کەیت مەسلەیەکە بەڵام بە بڕای من ناچێتە چواتۆی کارێکی ئینسانی سەر بەڵکو بەشێکە لە پروپاگاندێکی هەڵبژاردن کە ئامانجە سیاسەکەی بردنەوەی خەڵکە بە ناو انتخابات و ئامانجی پاراستنی دەسەڵاتی بۆرژوازی کورد و هێزی ئەحزابی میلیشیا و دەسەڵاتی میلیشیای بۆرژوازی کوردە بۆیە بەڕاستی ئەو تەنکەرە ئاوانە ئەو بنزینەی کە ئەو ئەیات بە خەڵک ئەگەر چی ئێستا ڕەنگە خەڵک ئازانجی بەڵام دوای وەکو ژار وەکو دەرمانە وەکو زارێک ئەتوانێت کارەسات بۆ خەڵک بێنە وەکو چۆن کاتی خۆی دستنەوەی گۆڕان خەڵکی چاواشەکرد 500,000 دەنگێناوە خەڵک تەوقعێکی بوو کە بەحساب بتوانن لە ڕێگەی ئەوانە ئاڵگۆڕ لە وەزعی سیاسی دروستکە ئەوە بینیمان کە چ کارەساتێ بە دوای ئەوان دروست چ بێ ئومێدێک دروست بوو چۆن مەسەن بزنەوەی گۆڕان بوو بە بەشێک لە دەسەڵاتی هێشتن دەسەڵاتەوە خەڵکی بردەوە بۆ ناو پرۆسەی انتخابات و بێ ئومێدی و بێکە ئێستا هەموو کەسێک دەتوانێت بە ویژدانەوە بڵێت کە بزنەوەی گۆڕان ئەسەن گەورەترین زەربەی لە خەڵکی ناڕازی لە ئەوەی کە پێوان شەقامیە بۆیە من پێم ئەم سیناریۆیەکی دووبارە بۆیە کە نەوەی نوێی کات وە سەرنجام لە زەرەی خەڵکی کوردستان ئەشکێتەوە
باش هاوڕێ محسن خزمەت گوزاریە سەرەتایەکانی وەکو ئاو کارەبا و بنزین و زۆر شتی تر کە پێداویستی ڕۆژانە و بێلای مرۆڤن خەڵکی چی بکەن بۆ ئەوەی کە لەم خزمەت گوزاریانە فراهەم بن؟ فەرموو. من پێم وایە کە هیچ شتێک بۆ خەڵک هەر شتێک لە قازانجی خەڵک بێ بەبێ دەور و نەخشی خەڵک خۆی ئیمکانی نییە. هیچ دەوڵەتی دەسەڵاتێک لە خێرخوازی خۆی نایەت خەدەمات پێشکەش بە خەڵکە. ئەگەر هەتا سەرنجی وڵاتانی دنیا بین، هەتا سەرنجی وڵاتانی کە بەشێک لێشتا لە مافەکانی مرۆڤ بە چاوەکرێ بەشێ لە خەدەمات دابینەکرێبین ئەم قوربە ئەم خەدەماتی کە هەیە ئەو کارانی کە دەوڵەت ناچارە پێشکەشی هاوڵاتیان کە بەرهەمی خەباتێکی دوورودرێژی دایان ساڵە بگرە سەدان ساڵەی چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش و خەڵکی ستەمدەی وڵاتانەیە. بۆیە پێم وایە لە کوردستانیش هەماشتە، ینی خەڵکی کوردستان گەر چاوەڕوانی ئەوە بێ کە دەوڵەت خۆی بە مەرحەمەتی خۆی کارێ بکە، یان مەسەلەن فڵان هێزی ئۆپۆزیسیۆن بێنێت لە مەرحەمەتی بۆ بکە و وەکو فریادڕست بێت فریای بکەوێت بە بڕوای من غێری ئەوەی کە ڕەنگە وەکو حەبێکی پاراستۆڵ ئازارەکەی بۆ ماوەی پشکێنێ بەڵام چارەسەری دەردی ناکات لەوە زیاتر نابێت. پێم وایە کە هاتنە مەیدانی خەڵک دیفاعکردنی خەڵک خۆی لە مافەکانی لە خزمگوزاریەکانی گرتنی جادە یەخەگرتنی دەسەڵات چوونە بەردەم دائیرەکان کۆبنەوە لە گەڕەکەکان کۆبنەوە لە مەرکەزی شارەکان خۆڕێخستنی جەماوەری دروستکردنی ئەنجومەنەکان دروستکردنی ڕێکخراوە جەماوەریەکانی گەنجان کرێکاران کارمەندان فەرمانبەران ئەمانە هەمووی یعنی بتوانێت بە خەباتێکی ڕێکخراوی سیاسی جەماوەری بە مافەکانی خۆی بکە و زەخر لەسەر حکومەت دروستکە. ئەگەر ئەم حکومەتە ناتوانێت کارەکەی بکە پێ بڵێ جابێ زەحمەت بڕۆ، ینی چونکە تۆ ئەهلی ئەوە نیت کە ئیداری کۆمەلگا بکەی. بۆیە تەنها ڕێگەیەک بە بڕوای من بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت بەهرەمەند بێت لە خزمەتگوزاریەکان ئەوەی کە خۆی ڕێکخا خۆی بێتە مەیدان بە خەباتی خۆی بە تێکۆشانی خۆی بە یەکگرتووی خۆی بە هێزی جەماوەری خۆی بتوانێت دەسەڵات ناچار کە خزمەتگوزاریەکانی پێشکەشکا و ئەگەر نەیتوانی ئەو ئامادە بێت جێگەی بگرێتەوە. ئەگەر دەسەڵات ناتوانێت خزمەتگوزاریەکە بڕوە تەواو، ینی مەسەن هەموو پێناسەی هەر دەسەڵاتێکەوەیە کە بە حساب نوێنەری خەڵکە یا با بڵێن ئەو ئیداری کۆمەلگاکە بە حکومی کە لە موقعەتی دەسەڵاتایە داهات و ئیمکاناتی کۆمەلگا چێتە دەستی ئەو لە ڕێگەی زەریبەکان داهاتەکانەمان چێت دەستی و دەسەڵاتەوە بێمە بۆ خزمگوزاری خەڵک بەکاری بێنێتەوە وەکو داهاتێکی گشتی بێ خەرج کرێ بۆ خەڵک. بەڵام کاتێک ئەمە ناکات وە دەستی بەسەراگرێ بۆ بەرژەوەندی خۆی معلومەکەیتێ بڕوە. وەیە بە بڕای من ئەم خەڵکە پێویستی یەکەم شو کوتم بە خۆڕێخستنە بەهاتنە مەیدانە بە یەخەگرتنی دەسەڵاتە و بە جۆرێک خۆی ڕێخا کە ئەگەر دەسەڵات ئامادە نییە مەسەر خزمەتگوزاریەکانی پێشکەشکە ئیتر ئەو پامەی پێ بڵێ تۆ بڕەوە خۆی ئامادە بێ بتوانێت کە جێگەی دەسەڵات بگرێتەوە لە ناوەندەکانی کار و لە گەڕک و لە شارەکانە بتوانێت ئیدارەکانی خۆی ئیدارەی جەماوەری ئەنجومەنەکان و شوراکان و دەسەڵاتداری جەماوەری دروستکە. هیچ ڕێگەیەک نەماوەتەوە لە بەردەم خۆشان 30 ساڵ تەجروبەمانەیە 30 ساڵ تەجروبەی دەسەڵاتی بۆرژوازی خودمانەیە لە کوردستان عێراق. ئەخیرا ئەبینی کەوکو ساڵی 92 بەڕاستی کارەبا ئاو هەموو شتێک هەمووی مشکلەیە. محسن کەریم جێگری سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سوپاس کە لەگەڵمان بووین. سوپاس. ژەربژین. بینەرانی عزیز وچانێک و دینەوەلاتان بۆ قسەواز لەسەر کۆچی لاوان بۆ دەرەوەی کوردستان. بینەرانی عزیز لە دوابەشی بەرنامەکانی ئەمڕۆماندا گفتوگۆکەین لەسەر شەپۆلێکی تر لە کۆچی لاوان بۆ دەرەوەی کوردستان بە میوانداری دڵشاد مەجید لە فدراسیۆنی پەنابەرانی سەراسەری عێراق. ئەم کاتت باش دڵشاد مەجید، جارێکی تر بەشێک لە لاوان کوردستان جێ هێڵن و ڕێگەی مەرگەکردنەبەر بۆ هیوایی کە لە وڵاتێکی تر بتوانن ژیانێکی شایستە بۆ خۆیان دابی بکەن. ئەگەر چی لەسەر ئەم هۆکارانە قسە زۆر کراوە، بەڵام پێم خۆشە سەرنجی ئێوەش ببیستین کە بۆچی جارێکی تر لاوان کۆچەکەن و ڕێگەی پەنابەری هەڵەبژێرن. فەرموو. ئەم کاتتان باش، سڵاو بۆ گوێگران و بیسەرانی تەلەڤیزیۆنەکەتان. دەربارەی کۆچی تازەی
دیارە بڵێن کۆچی لاوان لە کوردستانە زۆر دەمێکە دەستی پێکردو و هەر بەردەوام فترە بۆ فترە لەگەڵ زیادبوونی کێشە و تەنگ چەڵەمەکاندا تەوژم بەخۆیە داتوانێت. ئەم جاران ئەگەر دیقەت بین بێئومێدی لە ڕاددە بە دەر و نەبوونی کار و بێکاری و دانەمەزراندنی لاوان و ئەو لاوانەی کە خوێندنیش تەواوەکەن ناتوانن دامەزێن و چنە خانی بێکارانەوە، نەبوونی ئازادیەکان، نەئارامی سیاسی لە کوردستانە، شەڕ و ماڵوێرانی هەموو ڕۆژە بەرۆکی کوردستانی گرتووە. کوردستان بۆتە مەیدانی تەراتەینی هێزە نێودەوڵەتیەکان، هەر هێزە و لەلایەکەوە کوردستانی کردووە بە مەیدانی شەڕ و نەئارامی. لاوانش کە ئاچنەوە بۆ ماڵەوە دایک و باوک و کەسوکاریشان ئەوانش لە بێمەعاشی و بێکارەبایی و نەبوونی خزمەت گوزاریەکان و هەموو ئەمانە وەزعەتێکی ناومێدی وای بۆ لاوان دروست کردووە کە ناچار ببن ڕێگای کۆچ و سەری خۆیان بە شێوە لە شێوەکان سەری خۆیان هەڵبگرن و لە وڵاتە دوورکەنەوانێ و ڕێگای هات و نەهات بگرنە بەر و بێنە دەرەوەی وڵات. دیارە وەکوتم نەبوونی خزمەت گوزاریەکان و نەبوونی ئازادیەکان ئەمانە دەوری گرنگی هەیە و لاوانش تقریبا ئەتوانین بڵێن ڕێژەیەکی ئێرجگار زۆریان چوونەتە خانەی بێکاری ئەوانەیە. ئەمە وەزعێکە کە ئیتر بۆیان تەحمل ناکرێ و بۆیە ناچار ڕێگای هاتوو نەهات دەگرنە بن و سەفەر دەکەن. مام سادشاد وەکو زانین وەرگرتنی مافی پەنابەری لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا سەختتر بووە کە ڕەنگە بۆ زۆرێک لە لاوان ئەمە ڕۆشن بێت، بەڵام هێشتا لاوان ئومێدی خۆیان بەم ئەلتەرناتیڤەوە گرێدەن. ئەمە گوزارش لە چ دۆخێکەکات؟ ئەمە گوزارش لە خراپترین دۆخەکات. خۆیان باش ئەزانن ڕێگای هاتوو نەهات دەگرنە بەر. ئێوە هەموو لایەک ئاگادارن کە فیدراسیۆنی پەنابەران چەندین جار ئەم هەواڵانە بڵاو دەکاتەوانێت کە چەندێ لەو ڕێگای هاتوو نەهاتە و لە ڕێگای بەحرەکان گیان لە دەسەدەن، ئەگیرۆن دیپۆرت دەکرێنەوە، سج نەکرێن، بێسەر و شوێ نەکرێن. هەموو ئەمانە وەزعێکە هەتا بڵێ ناخۆش و قورسە بۆ ئەوروپاش و ئەمریکاش. لەم لاشەوە یاساکان ڕۆژ بە ڕۆژ لە ئەوروپا و بەتایبەتی لە ئەوروپایە قورس و سەختترە بێتەوانێ لە چاوەڕوانی هێشتنێکی زۆری لاوانە ئەو پەنابەرانەی کە دێن کە زۆر بەشێکی زۆریان تووشی نەخۆشی دەرونی و حاڵەتی خراپ و ئەمانە بوونەتەوە. ئەمە تعبیرەکات لەوەی هەر چۆنێک بێ ئەو لاوانە ئەیانەوێت ڕێگای هاتوو نەهات بگرنە بن و ئینقازی فەردی خۆیان بە شێوەک لە شێوەکان لەو وەزع خراپەی کە لە کوردستانەکە قابلی تەحمل و قابلی ژیان نییە بۆیان ئەو مانایە ئاگەیەنێ. مانای ئەوەیە کە ئیتر لەوێ ژیانێک بۆ ئەوان مانای نەماوەتەوانێ. پێی وایە ئەگەر لە ڕێگای یۆنانە یاخود لە یۆنانە لەسەر کارتۆن قوێ پێی باشترە بەخۆی لە کوردستانی بیان لەوێش بێ هەر عینەشت بێکار و بێپارە و بێئیمکانێت و بێ خزمەت گوزاری و هەموو ئەمانە نەعەدالەتێکی ئێجگار زۆر بەرەوکی گرتووە لەلایەکەوە. دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان لە ئیمتیازاتەکان بەهرەمەند و سەروەتی ئەوڵاتیان هەر هەمووی دزی و هەر هەمووی ئەبەن. لەم لاشەوانێ ئەکسەرێتێکی زۆری و کۆمەلگای ئەو لاوانە بەتایبەتی کە بێکار و بێئیمکانێتەوەمانە ئەحساسی ئینسان لاوانە شەقارەکە بۆیە ناچارە بن کە ئەو ڕێگای ناهاتە بگەنە بەر و هەرچەنە ئەزانن کە لە ئەوروپاشە سیستەمەکە وای لێ هاتووە کە پەنابەری و زۆر زەحمەت بۆتەوانێ، بەڵام بەداخەوە هەر پەنای بۆ بن. مام سادشاد ڕەنگە زۆر کەسی تر و لاوانێکی تریش هەبن کە بیانەوێت کوردستان بەجێ بێڵن، بەڵام لە توانایانانە بێت. بە بۆچوونی ئێوە چ ڕێگەیەک لە بەردەم لاوانی کوردستانایە؟ ڕێگای نەجات لە کوردستانە، لە شەقامە. خەڵکی کوردستان بە لاوان و بە هەمووی بە ژنان و بە خەڵکانی ئازادی خوازەوانێت تەنها بۆ دەستێنانی مافەکانیان ئەبێ لە کوردستانە خەبات بکەن، خەباتێکی ئامانجدار، خەباتێکی وشیارانە دەست پێ بکەن، خۆیان ڕێکخراو بکەن بۆ بەدەستێنانی مافەکانیان. بێکاران بەرۆک بە دەوڵەت بگرن. ئەگەر ئەو دەوڵەتە ئەگەر ئەو دەسەڵاتە ناتوانێت ئەم داواکاریانە و ئەم پێداویستیانەی خەڵکی کوردستان و لاوان جێبەجێ بکە باشترە بڕوات. دەسەڵات هەروایە دەسەڵاتێک کە نەتوانێت بە
پێداویستەکانی خەڵک بداتەوە پێویستە کۆتایی پێبێت و بڕوات ئەمەش لە سەردەستی ئەو خەڵکە و لە بەشی پێشەوە بەشی پێشەوان لاوانێک دەتوانن سنگێکی گەورە یاخود بڵێن لە بەشی پێشەوەی تیرەکە بن بۆ دیفاعکردن هەم لە ئازادیەکان بۆ دیفاعکردن لە ماف و حق و حقوقەکانیان بۆ دیفاعکردن لە ئازادی سیاسیەکان بۆ ئەوەی کە بێکاری نەمێنێ دابمەزرێن هەموو ئەمانە پێویستی بە خەبات هەیە دیارە دەسەڵات بە خۆشی بە تادی ئەم حق و حقوقانە هیچی بە حەقی ئەوان ڕەوا نابینێ بۆیە هەمووی ئاوا بێکار کردووە و هەمووی گیاندۆتە ئەم حاڵەتە بۆیە تەنها ڕێگاچارە بەڕێی من دەرگاچارە ئەوەیە کە لەوێ خەبات گرێبدەن خۆیان لە شاچەوەی ئەو خەباتەیە ژیانەکە گۆڕانێک بەسەر ئەو ژیانە بێن کە قابلی قبول نەماوە بۆیان لە کۆتاییە ئەگەر قسەیەکت ما بێت و ئێمە لە گفتوگۆکانمانانە هاتبێت توانی ئاماژەی پێ بکەیت من زۆر سپاسان دەکەم سپاس بۆ میوانداریە کە کردتان سپاس بۆ دووبارە بۆ گوێگران و بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و زۆر سپاسانەکەم هیچم لێ دڵشاد مەجید زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەمڕۆمانە لە فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقەوە سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە هەر شاد بن